دوای بوومەلەرزەکەی باشووری تورکیا کە چەقەکەی پارێزگای کەهرامان مەڕەش درز و دۆڵێک دروست بوو. باخێکی زەیتونی لە ناوڕاستی گوندی تەپەخان لە پارێزگای هاتای لە ناوچەی ئاڵتون ئۆزۆ بۆ دوو بەش دابەش کرد. ئەو چاڵە بە قوڵایی نزیکەی 30 مەتر و پانی 200 مەترە. هاوڵاتیانی گوندەکەی تووشی شۆک کرد. بەشێکیان دەڵێن لە کاتی بوومەلەرزەکەدا دەنگی تەقینەوەیەکی گەورەیان بیستووە و جارێکی دیکە لە هەمان ناوچە ڕووناکێکی سەوزیان بینیوە. Çok büyük bir patlama oldu. تەقینەوەیەکی گەورە ڕوویدا نەمبینی، بەڵام گوێم لە دەنگێک بوو. بەیانی کە بەم شێوەیە سەیرم کرد بەداخەوە لەم لاولاوە وێرانەیەکی وامان بینی. بەم شێوەیە کێڵگەکە تەخت بوو، نازانم چی ڕوویدا. Buralar olduğu gibi bir tarlaydı dümdüz. Patlama buradan çıkmış. تەقینەوەکە لێرەوە سەری هەڵداوە، شتێک نییە بە ناوی کەوتنە خوارەوە. هەندێک کەس بینیویانە تەقیوەتەوە، باوەڕم نەدەکرد، بەڵام ڕووناکی دووکەڵی سەوز لێرەوە دەردەچوو. Baktım geldim yani inanamadım. گوندی تەپەخان لە پارێزگای هاتای لە ناوچەی ئاڵتون ئۆزوو جگە لەو دیاردەیە کە دەکەوێتە سەر هێڵی بوومەلەرزە، هیچی دیکەی لە زیانی گیانی و مادی بوومەلەرزە کارەساتبارەکەی تورکیا بەرنەکەوتووە و شوێنی چاڵە گەورەکەش زیاترە لە 9 دۆنم.